ئەولەویەتی ڕابەرایەتی ئەرکی چاودێر و بەرپرسانی ڕووحی کەلیسا ئەوەیە پارێزگاری لە ئەولەویەتی کتێبی پیرۆز بکەن. وا دەردەکەوێت سەرچاوەی ئەم بنەمایە لەو ڕووداوانەی بێت کە لە ئۆرشەلیم دەگوازران، کلیسا گەشەی دەکرد و گەورە دەبوو، هەمیشە لەگەڵ فراوان بوونەوەی کێشەش دروست دەبێت. هەمیشە ڕووبەڕوو تەحەدا دەبنەوە لە ڕووی بەڕێوەبردنەوەی بەشێکیشی بە ئەولەویەتەکان دەگەڕێتەوە نێردراون ئەولەویەتەکانی خۆیان هەبوو. ئەم دێڕانە دەخوێنینەوە لەژێر ناونیشانی قەیران لە کتێبی کردار 6:1. لەو ڕۆژانەدا کە قوتابیەکان زیاد دەکردن، ئێستێک دەکەین لێرە تەنها لە کتێبی کردار، تەنها لە سەرەتای بەشەکانی کتێبی کردار ئاماژە بە ژماری کلێسەکان دەکرێت. هۆکاریش بۆ ئەمە هەیە، ئەویش تاقانەی ئەو شتانە بوون کە لە ئۆرشەلیم لە پەرستگاکان ڕوویان دەدا، شتێک ناوازە چونکە بە گروپێک دەست پێ دەکات کە 120 کەسن. ئەم ژمارە باس کراون نزیکە 120 کەس لەسەرەوە لە بانەکە چاوەڕوان بوون کە چی ڕوودەدات. چی ڕوویدا دوای بەرزبوونەوەی ڕووحی پیرۆز، کۆمەڵێک شتی موعجیزەی ڕوویاندا. گوێیان لە ئەنجیل بوو بە چەند زمان نووسراوە کە 3000 کەس دەستنەپاڵ ئەو 120 کەسەوە، یانی کەنیسە گەورە دەبووە. ئەمە بازێکی گەورەیە. لە کۆتاییدا لۆقا لە بەشی 47 تۆمار دەکات. ئەو باوەڕدارانە بە گوێرەی فەرمایشتەکانی نێردراوان دەجوڵانەوە، لە ماڵێکەوە بۆ ماڵێکی دی دەگوازرنەوە، بەیەکەوە ستایشی یەزدانیان دەکرد. نووسراوە یەزدان هەموو ڕۆژێک ئەوانەی ڕزگار کراون دەیانی خستە کەنیسەوە. کەنیسە گەورەتر دەبوو، زیاتر لە 3000 ئەو 120 کەسەش ژمارەیەکی دیاریکرا و باس نەکراوە. بەڵام لە بەشی چوارەم دوای ئەوەی ئەو دیمەنە سامانەکان بەسەر حەنیان و سەفیرەدا دێت، نووسراوە ژماری ئەو کەسانە گەیشتە نزیکی 5000 کەس. ئێمە نازانین کە ئەم ئایا کۆی گشتی بووە یان نا، بەڵام ڕوونە کە ژمارەکە ئاماژە بۆ نزیکی 5000 ماڵ دەکات. بەڵام ئەوەی گرنگە کە ماڵەکان لەو سەردەمە سەردەمی پەیمانی نوێ ماڵ و خاوەندداری گەورە بوونە. چەند خانەوادە لە هەموو لایەکی ڕۆماوە هاتوون و نیشتەجی بوونە. خانەوادەکان بە کامەڵی دەهاتن و خوددا دەپەرستیان دەکرد و ئەم ئاهەنگە کە ماوەکی 50 ڕۆژ بوو گەروە گریمان بکەین. ئەو 5000 کەسە هەر کەسێک خێزانەکەی لە 10 کەس پێک هاتبێت، بەو جۆرە ژمارەکە دەبێتە 50,000 کەس کە لە ئۆرشەلیم بوونە و باوەڕیان هێناوە. دەتوانین تەسەووری ئەو تەحەدایە بکەن کە نێردراوان ڕووبەڕووی ببوونەوە و بەسەری ئەمە کێشەیەکی خوڵقاند بوو. وەرم با بگەڕێنەوە بۆ کتێبی کردار 6:1. لەو ڕۆژانەدا کە قوتابیەکان زیادیان دەکرد، زۆر زیاتر لەو ژمارانەی باسمان کرد، زیاتریش لەو 50,000 کەسەش. جوولەکە یۆنانیەکان بۆڵەبۆڵیان کرد لەسەر عیبرانیەکان کە لە دابشکردنی نانی ڕۆژانە بێوەژنەکانیان پشتگۆی دەخرێن. ئەم بۆڵەبۆڵەیان پەیوەندی بە بڕیاری هاتنی خەڵکی جیهانی ڕۆمانی بوو بۆ نیشتە جێبوون لە ئۆرشەلیم دوای لەدایکبوونی کەنیسە، تا بە چاوی خۆیان ببینن کە چی ڕوودەدات. ئەمەش کێشەی دروست کرد، بەڵام ئەوانیش نێردراوان ئەم کێشەیان لە ڕێگا ئەو کەسانە لە ئۆرشەلیم و لە یەهودیەکان چارەسەر کرد کە ماڵ و موڵکیان فرۆشت. بەرناباس نمونەیەکی بە ئەوەیە. پارەیان بە نێردراوان دەدا، ئەوانیش دواتر دابەشیان دەکرد و خۆراکیان دەکرێ و بەو کەسانەیان دەبەخشێ کە هاتبوون. باشە چی ڕوویدا؟ با بیرمان بێت ئەو خەڵکە کە لە ڕۆماوە هاتبوون بۆ ئەو ئاهەنگە 50 ڕۆژیە. لەنێو ئەو کەسانەدا بێوەژن هەبوو، بێوەژنەکان بۆ خوداپەرستی هاتبوون. مەبەست ئەوەیە کە تەنیا بوون، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەهاتن. ئێمە لێرە دوو کۆمەڵەی جیاوازی جوولەکەمان هەن. لەم ژمارەدا ئاماژەی پێکرا و ژمارەی یەکەم بەشی 6. جوولەکەکانی یۆنان کە لە یۆنان ژیانیان بەسەر دەبرد، لەبەر ئەوە بە جووە یۆنانیەکان ناو دەبران، هەروەها دوو عیبرانیەکانیش هەن کە عیبرانین
ئەوانەی لە ئۆرشەلیم و لە یەهودیەت دەژیان، تەنها بێوەژنەکانی جیهانی یۆنانی لەوێ بەدی ناکەین کە خوداپەرست بوون، بەڵکو ئەو بێوەژنانش بەدی دەکەین کە مەسیحەیەتیان قبول کردووە و لە ناوچەی ئۆرشەلیم و ناوچەی جوولەکەکان دەژیا. باشە، ئەمە ئارەزومەندانەی ڕوویدا یەکەم هیچ کێشەیەک لە پارەی گەنجەکانی پەرستگا نەبوو. ئەگەر بێوەژن لە ناو جوولەکەکاندا هەبوایە، کەسێک هەبوو کە ئاگاداریان بێت، بەڵام چی بەسەر ئەو بێوەژنانەدا هات کە دوای ئەوەی باوەڕیان هێنا و ناوچەی ئۆرشەلیم و یەهودیەتدا دەژیان، ئەو هاوکاریە، بەڵام چی بەسەر ئەو بێوەژنەدا هات کە دوای ئەوەی باوەڕیان هێنا و ناوچەی ئۆرشەلیم و یەهودیەتدا دەژیا، ئەو هۆکاریە ڕژێمەندی یەهودیەتی پێیانی دەبەخشی لەیان بردرا. بێگومان خێزانەکانیان دەستیان کرد بە پشتوانی کردنیان، بەڵام ئەم بێوەژنە جوولەکە یۆنانیەکانی کە لە جیهانی یۆنانیەوە هاتبوون، ئەوە چی کە لە سەرەتای بەشی کتێبی کردار باس کراوە. وەڵامە لۆژیکەکە ئەوەیە ئەوان یەکەم کەس بوونە لە خزمەتگوزاری سەرەتاییەکان بێبەش بوون. بیهێنە بەرچاوی خۆتان 50,000 کەس. ئەگەر ئەمە ژمارەی ڕاستەقینەکەش بێت، لە کۆی ئەو 50,000 کەسە چەند بێوەژنێکی جوولەکە تێدا بوو، ئەمە بووە هۆی دروستکردنی کێشەکە. کێشەکە چۆنیەتی ڕێکخستن و بە سیستەمکردنی بوو. لەگەڵ ئەوەشدا کێشەکە کێشەیەکی کولتوریش بوو بەهۆی دابەشبوونی بەسەر دوو گروپی یەهودیەوە. ئەی کە وایە چی ڕوویدا، وەرم با لە چارەسەرەکەی بڕوانین لە بەشی 2 ئایەتی 4. بۆیە 12 نێردراوەکە هەموو قوتابیەکانیان بانگ کرد، واتە نێردراوەکان بۆیە 12 نێردراوەکە هەموو قوتابیەکانیان بانگ کرد و گوتیان: باش نییە بۆمان ڕاگەیاندنی پەیامی خودا پشتگۆی بخەین و خەریکی ئازوقە دابەشکردن بین. ئەمە مانای ئەوە نییە پێشکەشکردنی ئازوقە شتێکی بێبایەخە، چونکە بەدڵنیایەوە ئەمە کێشەیەکی وەقاعی بوو و دەبوو چارەسەری بکەن. نووسراوە هەموو قوتابیەکان کۆکردنەوە بەدڵنیاییەوە بانگی هەر 50,000 کەسەکەیان نەکردوون. نێردراوەکان زۆر بەداناییەوە وتیان ئەو خوشک و برایانەی بۆ یاڕوونە کە قوتابیەکان ئافرەت و پیاوان تێدا بووە. خوشک و برایان لە نێو خۆتاندا حەوت پیاو هەڵبژێرین کە ناوبانگیان باش بێت و پڕ بن لە ڕوحی پیرۆز و دانایی. تاکو لەسەر ئەم ئەرکە دەیان بینین. ئێمەش خۆمان تەرخان دەکەین بۆ نوێژکردن و بۆ خزمەت ڕاگەیاندنی پەیامی خودا. بە واتایەکی دیکە، کەسێکی باوەڕدار لە نێو خۆتان هەڵبژێرن کە بتوانێت ئەم کێشە چارەسەر بکات. ئێوە یۆنانیەکان کەسێک لە نێو خۆتان هەڵبژێرن چونکە خۆتان باشتر دەتوانن گرنگی بە بێوەژنەکانتان بدەن و لە یەکدی تێبگەن. ئێمە نامانەوێت پشتگۆی بخرێن، بەڵام ئێمە وەک نێردراوان ئەولەویەتی ئێمە ئەوەیە بەردەوام بین لە نوێژکردن و خزمەتکردن و ڕاگەیاندنی پەیامی پیرۆز. ئێمە پێویستمان بە یارمەتی ئێوەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە، چونکە ئێمە ئەمەمان بۆ جێبەجێکردن ناکرێ. گەرنا دەبێت واز لە ئەولەویەتی خۆمان بهێنین کە یەزدان بۆی دیاری کردوین. گوێ بگرن چی ڕوودەدات. هەموو کۆمەڵگە ئەم پێشنیارەیان بەدڵ بوو. جا ستیفانۆس هەڵبژارد کە پیاوێکی پڕ باوەڕ و ڕوحی پیرۆز بوو، لەگەڵ فیلپۆس و پرۆخۆرۆس و نیکانۆر و تیمۆن و پەرمیناس و نیکۆلاسی ئەنتاکی کە بووبووە جوولەکە. بەم بۆنەیەوە هەموو ئەمانە یەهودی بوون و باوەڕیان هێنابوو. هەموو ناویان ناوی یۆنانین، واتە یەهودی یۆنانیان. هەڵبژاردن و چارەسەرکردنی ئەم کێشەیە، ئەمەش چارەسەرێکی لۆژیکی بوو. ئەم بابەتەیان بۆ نێردراون جێ بایەخێکی زۆر بوو. ئەوسا دەبینین لە پێش نێردراوەکان ڕاگرتن، ئەوانیش نوێژیان کرد و دەستیان لەسەر دانان. ئەمە چارەسەرێکی بوو و ئەمەش دەرئەنجامەکەی بوو. ئیتر پەیامی خودا لە گەشەکردندا بوو. ژمارەی قوتابیەکانیش لە ئۆرشەلیم زۆر زیاتر ببوون. دوای چارەسەرکردنی کێشەکە و پڕکردنەوەی پێداویستیەکانی خەڵکی ئیدی، کەنیسە باشتر گەشەی دەکرد
و بەردەوامیش بوو لە گەشەکردن. سەرنج بدەن ژمارەیەکی زۆر لە کاهینان باوەڕیان بە مەسیح هێنا گوێڕایەلی بوو. کاهینەکان ژمارەیان زۆریان، ئەمە ژمارەیەکی پشتڕاست کراوەیە. بە شێوەیەکی گشتی نزیکە 18,000 کاهین لەو سەردەمەی لە ناوچەکانی ئۆرشەلیم و جیهانی ڕۆمانی بوونیان هەبووە. ئەمەش بەهۆی ئەزموونی زەکەریاوە دەزانین کاتێک هەڵبژێدرا تا بچێتە پەرستگاکەوە. لەبیرتانە بۆ عیبادەت. زەکەریا کاهین بوو، تێرۆپشکەکەش بەر ئەو کەوت. یەک جار بە درێژایی تەمەن تێرۆپشکەکە بەریەکێک لە کاهینەکان دەکەوت. کەواتە چەند لەو 18,000 کاهینە بوون و بە باوەڕدار ئەوەی سەرنج ڕاکێشە ئەوەیە ئەمانە کاهین بوون و ئەمەش مەترسی زیاتری دەخستە سەر سەرکردنەکانی یەهودیەت لە ئۆرشەلیم. بەڵام کێشەکە چارەسەر کراو لەگەڵ ئەم چارەسەرشدا کەنیسە هەر بەردەوام بوو لە گەشەکردن. ئەمە یەکەم جار نییە چارەسەری لەم جۆرە ببینینەوە. گەرکەمێک بۆ دواوە بگەڕێنەوە، ئەو کاتەی گەلی ئیسرائیل لە مسر هاتنە دەر، نزیکە 2 ملیۆن کەس بوون لە نزیک چیای سینا بێرێک خستنی حکومی نووسراوە کە موسا بە درێژایی ڕۆژەکە بە پێوە وەستاوە و خەریکی چارەسەرکردنی کێشەکانیان بووە. خەڵکی بەڕێز دەوەستان بۆ بینینی ئەو خۆی بە تەنها دادەوەر و دەستی سوێندخوار بوون. هەوڵی دەدا کێشەی 2 ملیۆن کەس کە تاوانی جەستەیان کردبوو و لە میسر هاتبوونە دەر چارەسەر بکات کە هێشتا بەباشی خودایان نەدەناسی و نە دوای شەریعەت و بەرنامەکانی کەوتبوون. بەڵام خەزووی موسا دیترۆی موسا پێی دەڵێت تۆ بەم شێوە بێت بە جەڵتەی دڵ دەمرێت، دەبێت کێشەکە چارەسەر بکرێت. کەسێکی دی کە بتپەرست بوو کە بڕوای من باوەڕ دەهێنێت دوای ئەوەی ئەو شتانە دەبینی کە خودا لە ڕێگەی موساوە ئەنجامی دەدات. ئێستاش گوێم لێ بگرە، ئامۆژەکانی زۆر گرنگ دەکات، ئامۆژگاری دەکەم بە خودات لەگەڵ بێت. تۆ نوێنەری گەڵ بە لە بەرامبەری خودا و داواکاریەکانی پێشکەش بە خودا بکە. ئەولەویەتی بۆچی بۆ نوێژە؟ بەڵێ ڕێک هاوشێوەی نێردراوان یەکەم نوێژکردن. ئەی دووەم چییە؟ فێری فەرز و فێرکردنیان بکە ئەو ڕێگایانەی پێ بناسینە کە دەبێتە بێگرنەبەر، ئەو ئەرکانەی کە دەبێت بیانگەن. بەرپرسایەتی ئەو وەک سەرکردنەی پارانەوە و دواکردنی لێخۆشبوون. بۆیە لای خودا تەنانەت لەو سەردەمەشدا فێری فەرز و شەریعەتی خودایان بکات. ئەمەش ئەولەویەتی بدەیت دەکەین لەلایەن نێردراوەکانیشە و دواتر هەمان ئەو شتە دەڵێت کە نێردراوانیش دوای چەندین سەدا دەڵێنەوە، بەڵام لە ناو هەموو گەڵدا پیاوی بەتوانا و لە خواترس هەڵدەبژێرێت، پیاوی دڵسۆز کە ڕقیان لە دەستەکەوتی ناڕەوایە. دەیانکەیتە کاربەدەست بەسەر هەزاران و سەدان و پەنجایان و دەیان خەیاڵی ئەمە دەکەن خەڵکێکی زۆر بەڕێز وەستاون. موسا ئەگەر کەسانێک دەبینێت کە ڕاستگۆ نەبن بەرتی لە هەندێک وەردەگرن بۆ ئەوەی ئالوگۆر بە شوێنەکانیان بکەن لە ڕێزەکە. بۆیە دەبوو کەسانی لە خواترس بن. هاوشێوەی ئەوەی نێردراوان دەربارەی ئەو پیاوانەی وتیان کە هەڵدەستیان بە خزمەتکردنی و دابەشکردنی ئازوقە. توانای ڕوحی زۆر گرنگە، چونکە ئەگەر ئێمە ئەرکەکان بسپێرین بە کەسانی باوەڕ پێنەکراو، ئەوە کێشە زیاد دروست دەکەن لەوەی کە دەستمان پێکرد. هەر بۆیە ئەم بنەمایەی لە هەردوو پەیمانی کۆن و پەیمانی نوێدا زۆر گرنگی پێدراوە. دیترۆ دەڵێت لە ناو هەموو گەڵدا پیاوی بەتوانا و لە خواترس هەڵدەبژێرێت، پیاوی دڵسۆز کە ڕقیان لە دەستەکەوتی ناڕەوایە. دەیانکەیتە کاردەست بەسەر هەزاران و سەدان و پەنجایان و دەیان ڕوونە کە ئەم دۆخە گەورە و بە ملیۆنە هەیە نەک هەزاران. هەموو کاتێک دادەوەری بۆ گەڵ دەکەن. لێرە مەبەستی ئەو کەسانەیە کە هەڵدەبژێرا بوو و هەر داوایەکی لە گەورە هەبێت دەهێنێت لای تۆ. هەر داوایەکیش بچووک بێت خۆیان بڕیاری لەسەر دەدەن. ئەوە بارت سووک دەکات، چونکە ئەوان لەگەڵت هەڵدەگرن. ئەگەر ئەم کارت کرد و خوداش فەرمانی پێکردیت، ئەوە دەتوانێت خۆت ڕابگریت
و هەروەها هەموو ئەم گەلەش بەرەزامەندی دەگەنە شوێنی خۆیان. دەرئەنجامەکەی چی بوو؟ ئەوان لە هەموو کاتێکدا دادەوەریان بۆ خەڵکی دەکرد و دۆسیە سەختەکانیان دەبرد بۆ لای موسا. هەموو دۆسیە بچووکەکانیش خۆیان دادەوەریان لێکرد. هەر بۆیە ئەمە ئەو بنەمایە کە پەیوەندی بە ڕابەری ڕوحیەکانمان هەیە. ئەرکی چاودێر و بەرپرسایی ڕوحی کلیسا ئەوەیە پارێزگاری لە ئەولەویەتی کتێبی پیرۆز بکەن. بابیر لەم پرسیارە بکەینەوە و بۆ تفکیر و جێبەجێکردن. ڕابەری ڕوحیەکان لە مرۆدا بە چ ڕێگایەکی تایبەت دەتوانن ئەم بنەمایە لە کلیسا جێبەجێ بکەن؟ نێردراوان یەکەم نمونە بوون. ئەو کات لە ئۆرشەلیمدا هیچ پیرێک بوونیان نەبوو و لە دەمی کلیسەدا دامەزرا. نێردراوان بوونە نمونەی سەرەتای بۆ کەنیسەکانی ناوچەکە. ئەو کەسانی کە ڕابەرایەتی کلیسە ناوخۆیان دەکرد پێیان دەگوترا پیر یان قەشە. پەتروس ئەم قسانەی کەمێک پێش مردنی نووسیون بەر لە خازدانی بەسەراوژێری کە ئەگەرێکی زۆرەوە لەسەر دەستی نێر و ڕوویداوە، چونکە هەستی کردووە کە شایەنی ئەوە نییە وەک عیسا لە خاز بدرێت. پەتروس ئەم وتانە دەنووسێت: وەک پیرێکی هاوڕێتان داوا لەو پیرانە دەکەم کە لە نێوانتاندا شایەتی ئازارەکانی مەسیح و هاوبەشی ئەو شکۆیە و ڕادەگەێنرێت. ئەو مێگەڵەی خودا بلەوەڕێنن کە لە نێوانتاندا وەک چاودێر خزمەتیان بکەن، نەک بە ناچاری بەڵکو بە ویستنەوە، وەک چۆن خودا دەیەوێت، نەک بۆ دەستکەوتنی شەرمەزاری بەڵکو بە چالاکیەوە. خۆتان بەسەر ئەوانەدا مەسەپێنن کە دراوانەتان دەستان بەڵکو ببینە نمونە بۆ مێگەڵ، ببنە مێگەڵێکی چاکەکار. بۆ ئەوەی ئەمە ڕوو بدات، پۆلس پێمان دەڵێت کە پیرەکان پێویستیان بە یارمەتی دەبێت. ئەمە ڕۆلی دیاکۆنەکانە. نمونەیەک بۆ ئەم بابەتە هەیە. بۆ نمونە لە 1 تیمۆساوس بەشی 3 دیاکۆنەکان دانران بۆ یارمەتیدانی پیرەکان، بۆ ئەوەی گەورەکان پارێزگاری لە چی بکەن لەسەر ئەولەویەتەکانیان. ئەولەویەتەکان نوێژکردن، ئەولەویەتەکانی فێرکردنی وشەی خودا و گرنگدانی بە خەڵک. بەڵام ئەم دیاکۆنانەی وشەی یاکۆن واتە خزمەتکاری خودا و خزمەتکاری پیران. بەڵام خۆ دەبێت ئەم دیاکۆنەکانی شایستە و لێهاتووبوو بن. وەک بینیمان ئەوانەی هەڵبژاندران بۆ خزمەتکردنی و بەشکردنی ئازوقا هەندێک لێهاتبوون و دیارکراو دانران. بۆ نمونە لە 1 تیمۆساوس بەشی 3 خزمەتکاریش دەبێت بەڕێز بن، دوو زمان نەبن، شەراب زۆر نەخۆنەوە، چاویان لە دەستکەوتنی ناردراو نەبێت، بە ویژدانێکی پاک دەست بەڕاستیەکی قوڵەکانی باوەڕکەوە بگرن. بەم شێوەیە ئەمە بنەمایەکی لە پەیمانی کۆندا بەڕوونی دەبینین و دەبینین کە لە نێو نێردراواندا لە سەرەتای دامەزراندنی کلیسا ڕوون بوویتەوە. پاشان دەبینین دوای ئەوەی کاتێک کەنیسە ناوخۆی پێک هاتووبوو ڕوون کراوەتەوە، پیر و دیاکۆنیان دانا بۆ ئەوەی یارمەتیان بدەن لە پاراستنی ئەولەویەتەکان. پاشان دەبینین دوای ئەوەی کاتێک کەنیسەی ناوخۆی پێک هاتووبوو ڕوون کراوەتەوە، پیر و دیاکۆنیان دانا بۆ ئەوەی یارمەتیان بدەن لە پاراستنی ئەولەویەتەکانیان.